نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. ئیماندار مرۆڤی بەرپرسیارەتیە. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. الإمام راع ومسؤول عن رعيته، والرجل راع في أهله وهو مسؤول عن رعيته، والمرأة راعية في بيت زوجها ومسؤولة عن رعيتها، والخادم راع في مال سيده ومسؤول عن رعيته، وكلكم راع ومسؤول عن رعيته. هەر یەک لە ئێوە شوان و بەرپرسیارن، هەر یەک لە ئێوە شوان و بەرپرسیارن لەوەی لە ژێر دەستاندایە. سەرۆکی وڵات شوانە و لێپرسراوە لەوانەی لە ژێر دەستیدان. هەر تاچێک شوانی ماڵ و منداڵەکەیەتی و لێیان بەرپرسە. ئافرەت شوانی ماڵی مێردەکەیەتی و بەرپرسە لەو شتانەی لە بازنەی چاودێری ئەودا. خزمەتکار شوانی ماڵی گەورەکەیەتی و لێپرسراوە لەو شتانەی لە بەردەستیدان. هەمووتان شوان و هەمووشتان بەرپرسن لەو شتەی لە ژێر دەستاندایە. وشەی ڕاعین بەواتەیە و کەسە دێت کە پاسەوانی و پارێزگاری و چاودێری شتێک دەکات. لە زمانی عەرەبیدا بە شوان دەوترێ ئەلڕاعی. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە شوان لە سەلامەتترین و گونجاوترین لە وەرگادا ئەو ئاژەڵانە دەلەوەڕێنێ کە خراونەتە ئەستۆی و لە ئاژەڵی درەندە دەیان پارێزێت و لە حاڵێکیشدا ئەگەر تووشی شتێک ببن ئەوە دڵسۆزانە لە نزیکەوە گرینگیان پێدەدات. لە دەمی ڕاپەڕاندنی ئەم ئەرکە پیرۆزەشدا سازگاری فیترەتی دەپارێزێت و هەموو کاتێ خۆی لە دزینی نامەردانە بەدوور دەگرێت. هەروەها لە سایه ئەو هەستی شەفەقەتە قوڵ و بەزەیە فراوانەیدا کە بەرامبەر بەڕانەکەی لە دڵیدایە بە ئازاریان ئازار دەچێژێ و بە خۆشیشیان خۆشحاڵ دەبێت. جائیتر پەیوەندی نێوان سەرۆکی وڵات و هاوڵاتیانیش لە ڕوێکەوە لەم پەیوەندی دەچێت. هەر بۆیە ئەرچی سەرشانی سەرۆکی وڵات و نوێنەرەکانیەتی لە بازنەی جیاوازیەکانی کارگێڕیدا بێگومان هەریەکە و بە گوێرەی ئاستی خۆی کە ئاگیان لە هاوڵاتیانی ژێردەستیان بێ و لە شین و شادیدا هاونشینیان بن و دوا ڕۆژی گەشیان بۆ دابین بکەن و چارەسەر بۆ کێشەکانیان بدۆزنەوە. هەمان پەیوەندیش لە نێوان سەرۆکی خێزان و ئەندامانی خێزانەکەیدا بەرچاو دەکەوێت. وەک چۆن سەرۆک خێزان بەرپرسی یەکەمە لە دابینکردنی خەرجی و پۆشاک و نیشتەجێکردنی خێزانەکەی لە جێگەی گونجاودا، هەر بەو جۆرەش بەرپرسیارە لە پەروەردە و فێرکردنیان و جوان مامەڵە لەگەڵکردنیان و دەستەبەرکردنی بەختەوەری دنیا و دواڕۆژ بۆیان. هەمان حاڵەت بەسەر مامەڵەی نێوان ژن و مێردیشدا دەچەسپێ، ئەوە تا ئافرەت لە هەڵسوڕاندنی کاروباری ناوماڵ و پاراستنی سەروەت و ئابڕوو و ناموسی مێردەکەیدا هاوشێوەی ئەو شوانەیە کە بەرپرسی ڕانەکەیەتی. پاراستن و چاودێریکردنی خزمەتکار بۆ ماڵ و مڵکی گەورەکەی و ڕۆڵەش بۆ سەروەت و ناموس و کەسایەتی باوکی دەکرێت هەر لە هەمان چوارچێوەی ڕائین و ڕعیەتدا خوێندنەوەی بۆ بکرێ. تەنانەت دەکرێت بوترێ لە دیدی ئیسلامدا هیچ مرۆڤێک نییە گەیشت بێتە ئاستێکی دیاریکرا و لە بەرپرسیارەتی و خۆی لە بازنەی ڕائین و مەڕعیدا نەبینێتەوە. تەنانەت ئەگەر شوانێک هیچ ڕعیەتێکیشی نەبێ کە ئاراستەی بکات ئەوە هەر بەرپرسیارە. بەڵێ هەموو کەس ناچارە نەفس و عەقڵ و تەواوی هەست و ئەندامەکانی هەروەک ئەمانەت بپارێزێت و چاودێریان بکات. لەناو هەموو ڕژێم و ئاینەکاندا ئیسلام تاکە ڕێسای ژیانە کەوا ئەرک و بەرپرسیارەتی هەموو تاکێکی هەر لە سەرۆکی وڵاتەوە تا دەگاتە خزمەتکاری ماڵێک بە بچووکترین وردەکاریەوە دیاری کردبێت. ئەمەش لە سەردەمێکدا کە تەنانەت کەس خەونی بە دیموکراسیەتەوە نەدی بوو. جابۆیە هیچ ڕژێمێک نییە لە دنیادا بتوانێت لەم بوارەدا چێبڕچێ بکات. ئەوە تا پێغەمبەری ئیسلام سەڵات و سەلامی خوای لەسەر بێ دەفەرموێ سەرۆکی وڵات بەرپرسە. اینجا بە دوایدا بەرپرسیارەتی و سنووری بەرپرسیارەتەکانی هاودەم لەگەڵ ئەرک و فەرمانبەریەتیەکانیدا یەک بە یەک ڕیز دەکات. ئەرک و بەرپرسیارەتی ئافرەت و پیاویش وەبیر دێنێتەوە و لە کۆمەڵە مەیدانێکی جیاجیادا کۆمەڵە بەرپرسیارەتێکی دیاریکرا و دەخاتە ئەستۆی هەریەکەیان. قسە لە بەرپرسیارەتی باوک بەرامبەر ڕۆڵەکەی و ڕۆڵەش بەرامبەر باوکی دەکات و تیشک دەخاتە سەر ئەرک و مافی هەردوو لایەن. خۆ ئەگەر ڕەوتی پێشکەوتنەکانی جیهان بە هەند وەربگرین ئەوە دەبینین کە هەر لە سەردەمانێکی زۆر دێرینەوە قسەی لەسەر ئەرک و مافەکانی خزمەتکار و کرێکار کردووە. بەمەش بە ماوەیەکی زۆر بەر لە شڵەژانە کۆمەڵایەتیەکانی نێو مێژووی مرۆڤایەتی ڕێگەچارەی دروستی بۆ گرفتێکی کۆمەڵایەتی پێشکەش کردووە. ئەمەش دەربڕینێکی تری پێغەمبەرانەیە کە هەر لە مافی دوولایانەی سەرۆکی وڵات و هاوڵاتیەکانیەوە بیگرا کە زۆربیان لە ئەلەحکام سڵتانیەدا باسکراون تاوەکو مافی ڕۆڵە و دایک و باوک
لەوێشەوە تا دەگاتە مافی ژن و مێرد و خاوەنکار و کرێکار هەر هەمووی بە چەند وشەیەکی کەم دەربڕیوە. ئەمە لە کاتێکدا کە هەر یەک لەم بابەتانە لە کتێبە فیقهی و سەرچاوە ئەخلاقی و پەروەردەییەکان و تۆمارە کۆمەڵایەتی و یاساییەکاندا هەر یەکەیان پانتاییەکی فراوانیان داگیر کردووە. چەند حرام و مەکروهێک. إن الله حرم عليكم عقوق الأمهات ووأد البنات ومنع وهات وكره لكم قيل وقال وكثرة السؤال وإضاعة المال. خوای گەورە یاخیبوون لە دایکان و زیندە بەچاڵکردنی کچان و جێبەجێنەکردنی ئەو ماف و قەرزانەی لەسەرتانە و وەرگرتنی شتانێک کە مافتان پێوەی نییە حرام کردووە لەسەرتان. هەروەها قسە و قسەڵۆک و زۆر پرسیارکردن و ماڵ بە فیڕۆدانی لێرە و لەوێ لێتان مەکروه کردووە. یاخیبوون لە دایک. یاخیبوون و سەرکەشی نواندن بەرامبەر بە دایک بە عقوق الئومەهاتی گزارشتی لێکراوە. ئەم دەستەواژەیە ژواتایەکی وا بە مێشکی مرۆڤ دادێنێ وەک بڵێ ئەو منداڵی لە دایکی هەڵدەگەڕێتەوە و لی یاخی دەبێ هەموو پەیوەندیەکی مافداری لەگەڵ دایکیدا دەپچڕێنێ و دەیهاوێژێتە کونجی تەنیاییەوە. ئەگەرچی یاخیبوون لە باوکیش بە هەمان شێوە حرامە کەچی لە فەرمودەکەدا تەنها باسی دایک کراوە. دەتوانین هۆکاری ئەمەش بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە ئافرەت زۆرتر پێویستیان بە پاراستنە و لە سۆز و لاوازیەکانیشیاندا لە پێش پیاوانەوەن. لەم نێوەندەشدا ناسکوونیانی و توانای بەرگەنەگرتنی سروشتیان وای لێکردوون کە زووتر و زۆرتر کاریگەر بن بەم جۆرە مامەڵانە. اینجا لەو ڕۆوە کە باوکانیش خاوەن هەمان ئەو مافانن کە دایکان هەیەە ئەوە فەرمودەکە پێمان دەڵێت کە هەر سەرپێچی و هەڵگەڕانەوەیەک بەرامبەر بە باوشیش هەر بە یاخیبوون دادەنرێ، بەڵام هەرگیز ناگاتەوە بەو یاخیبوونەی لە بەرامبەر دایکدا دەنوێنرێ. زیندە بە چاڵکردنی کچان. زیندە بە چاڵکردنی کچان لە سەردەمی جاهیلیدا بە دەستەواژەی وعدل بەناتی ئاماژەی بۆ کراوە. لەو سەردەمەدا لە هەندێک ناوچەی دیاریکرا و لە نێو هەندێک توێژی دیاریکراوی کۆمەڵگەدا زۆرینەی ئەو کۆرپەکیژانەی داهاتنە دنیاوە هەروە بە زیندویی دەخرانە ژێرگڵەوە. هۆکار و پاڵنەرەکانی ئەم نەریتە درڕندانەیە جۆرا و جۆر بوون. هەندێکیان بە پاڵنەری غیرەتێکی سەیری نەفامیانە، هەندێکی تریش بە بیانووی سەختی بژێوی ژیان یان لە ترسی ئەوەی نەبادا لە ڕێگەی کچەکەیانەوە سەرۆت و سامانەکەیان بکەوێتە دەستی بێگانە. هەندێکیشیان تەنیا لە بەردەماگیری خێڵەشی دەستیان دەچوە ئەم کارە قێزەوەنە. هۆکار و پاڵنەرەکانی ئەم کارە هەرچیەک بووبێ کارێکی دزێ و دڕندانە بووە و دەبوایە بەری پێبگیرە، بەریشی پێگیرە. بۆیە دەبینین قورئانی پیرۆز و سنەتی سەحیحی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوەیەکی چڕ و پڕ لەسەر ئەم بابەتە هەڵوێستەیان کردووە. ناپاچی لە ئەمانەتدا. وشەی مەنعەن لە فەرمودەکەدا ئاماژە بۆ نەجێڕانەوەی ئەو قەرز و مافانە دەکا کە دەبێت بجێڕدرێنەوە. وشەی هاتیش ئاماژە بۆ ئەو شێواز و ڕێگا جۆرە و جۆرانە دەکا کە بە مەبەستی وەرگرتن و داواکردنی شتانێک کە وەرگرتن و داواکردنیان قەدەغەیە دەگیرێنە بەر. هەردووشیشیان واتە نەجێڕانەوەی ئەو شتێک کە پێویستە بگەڕێنرێتەوە و وەرگرتنی ئەو شتەش کە نابێ وەربگیرێت حرامن. حرامی ئەمەش هەروەک حرامی سەرکەشیکردن بەرامبەر بە دایک و باوک و زیندە بە چاڵکردنی کچانە. لە هەمان کاتدا دەکرێ ئەم دوو وشەیە ئاماژەیان بۆەوە تا گەلێکی تریش تێدا بێت. ئەوە تا وشەی یەکەمیان ڕوو لەو کەسەیە کە مافەکانی سەرشانی هەر لە زەکات و سەدەقەوە تا دەگاتە کۆمەچیە مادیەکانی تر بەرامبەر بە هەژاران و ئەو کەسانەی وان لە ئەستۆیدا بەجێ ناهێنێت. وشەی دووەمیشیان دەڕوانێتە ئەو کەسەی کە خەریکی سوالکردن و دەستپانکردنەوەیە لە شوێنی خۆمانەوە هەنگاوێک بەرەو پێشتر دەنین و دەڵێن. وشەی یەکەم هەموو ئەو قازانجە ناڕەوایانە دەگرێتەوە کە بە ڕێگەی نایاسایی بەدەست هاتوون، هەر لە نکۆڵیکردن و زەوتکردنی ئەو سامانانەی کە ڕاستەوخۆ خراونەتە ئەستۆی کەسێکەوە تاوەکو نەجێڕانەوەی بەهای چەک و سەنەدەکان و دەستدانە چاواشەکاری لە ڕێگەی ئیفلاسی ساختە و هەموو چەشنەکانی خۆستنەوە لە کاتی بوونی جیاوازی لە نرخەکاندا. اینجا دوای هەموو ئەمانەش نەجێڕانەوەی ئەم ناحەقیانە و سەرکەشی نواندن. وشەی دووەمی هەموو چەشنە وەرگرتنێکی زیان بەخش دەگرێتەوە، هەر لە سوالکردنێکی ئاساییەوە بیگرە هەتاوەکو قۆستنەوەی هەستە ئاینی و نەتەوایەتیەکانی گەلێک و داواکاری ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆی هەندێک هێزی زۆردار، فەرمی بن یان نافەرمی کە مەبەستیان تێرکردنی ئارەزوەکانیانە.
هەروەها دەستدرێژی گروپە مافیا گەورە و بچووکەکان و پەنابردنیان بۆ 1001 ڕێگا بۆ بەتاڵانبردنی سەروەت و سامانی خەڵکی. ئەم فەرمایشتە پیرۆزە بە دەربڕینێکی کورت و پڕواتە ئاماژە بۆ کۆمەڵە مەسەلەیەکی گرنگ دەکات. ئەوە تا باز لەو منداڵانە دەکا کە سیلەی ڕەحمیان لەگەڵ دایک و باوکیاندا پچڕاندووە و کەوتونەتە سەرگەردانیەوە. ئەو دایک و باوکانەش کە چاوی خۆیان لە ئاست ئەو سۆز و میهرەبانیەدا دەنوقێنن کە لە سروشتیاندا دانراوە، تەنانەت دەگاتە ئەوەی نکۆڵی بکەن و دوور لە بەزەیی و بە شێوەیەکی نامرۆڤانە مامەڵە لەگەڵ منداڵەکانیاندا بکەن. اینجا دێتە سەرباسی کۆمەڵگە کە خۆی دەخۆیدا خێزانێکی گەورەیە. لێرەشدا ئاماژە بۆ کۆمەڵە خۆپەرستێک دەکات کە بەرژەوەندی و سوودی خۆیان لە هەموو بەهایەک بەرزتر ڕادەگرن و بە پێشێڵکردنی ئارامی و ئاسایش و ماف و دادپەروەری کۆمەڵگە دەخەنە مەترسیەوە. جا لە بەربوونی خاڵی هاوبەش لە نێوانیاندا هەر هەمویان حەرام کراون. پاشان باز لە سێ حاڵەتی قەدەغکراوی تر بانەشگەنە ئاستی ئەوانەی سەرەوە دەکات کە ئەوانیش بریتین لە قیلە وەقالە، وتی کەثرەتە سوئالی، پرسیاری بەجێ و نابەجێیان بە هونەرکردنی سوال. سێمیشیان ئیضاع المالی، بە فیڕۆدانی سەروەت و سامان لێرە و لەوێ. قسە و قسەڵۆک. قیلە وەقالە بەواتای قسە و قسەڵۆک دێت. ئێمە لێرەدا قسە لەسەر بنەڕەتی وشەکان ناکەین، بەڵکو دەمانەوێت کەمێک هەڵوێستە لەسەر ناوەڕۆکەکانیان بکەین. قسە و قسەڵۆک بەو قسانە دەوترێت کە هیچ کەڵک و سوودێکیان نییە، نە بۆ دنیا نە بۆ ئاخیرەت، بەڵکو تەنها قسەی زیاد و ناپێویستن. قسەی لەم جۆرە جاچ لە شێوەی ئەو ئاخاوتنانەدا بێت کە هیچ پەیوەندێکیان بە خاوەنەکەیەوە نییە، یان لە چەشنی ئەو قسانە بێت کە لە سنووری قەدەغکراوەکان نزیک دەبنەوە. هەر کامێکیان بێت بە گوێرەی ئاستی کۆمەڵایەتی ئەوانەی بەم کارەوە خەریکن و بە لە بەرچاوگرتنی فراوانی گۆڕەپانی بڵاوبوونەوەکەیان هاوشێوەی ڕۆژنامە و بڵاوکراوە و تەلەڤیزیۆن لەو کۆمەڵگەیانەدا کە تاکەکانی لە کارکەوتوو خەڵکەکەشی بێ ئاسۆ و دوور لە ئامانجن بە دەردێکی کۆمەڵایەتی سامناک دادەنرێ. لەلایەکی ترەوە هەرچی چڵک و چەپەڵی کوشندە هەیە کە ئیسلام بە گوناهی نێوان لێوەکانی داناوە، هەر هەمووی لە شەتڵگەی ئەم قسە و قسەڵۆکانەوە چەکەرە دەکەن و گەشە دەسێنن. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قسەکردن یا قسە نەکردن دەخاتە ناو ئەو سێشتەوە کە لە یەک ئاسدا ڕێزی کردوون و دەفەرموێ: من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت ومن كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. هەر کەسێ بڕوای بەخوا و ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات یا بێدەنگ بێت. هەر کەسێ بڕوای بەخوا و ڕۆژی دوایی هەیە با ئازاری دراوسەکەی نەدات. هەر کەسێ بڕوای بەخوا و ڕۆژی دوایی هەیە با ڕێز لە میوانەکەی بگرێت. پرسیاری زۆر. دەتوانین کەثرەت سوئالی بەوە لێک بدەینەوە کە بریتیە لە پرسیارکردنی بەجێ و نابەجێ، یاخود سوالکردن بێ ئەوەی هیچ ئاتاجێک لە ئارادا بێت، بگرە بەوەشەوە نەوەستێت و بکرێت بەخوو. خۆ دیارە هەردووچیشیان لۆمەکرا و زیان بەخشن. لە قورئانی پیرۆز و سونەتی سەحیحدا هەروەک چۆن سوالکردن بەدەر لە حاڵەتی ناچاری و ئاتاجی سەرزەنشت کراوە، ئاوەهاش لۆمەی پرسیارکردنی بێ ئەندازە و بەردەوام کراوە. اینجا دەبینیت ئەم دوو سەرچاوە شیرینە لە هەموو دەرفەتێکدا مرۆڤ ئاراستەی فێربوونی شتانێک دەکەن کە سوودیان هەبێت لە بنیادنانی جیهانی هەست و هزریاندا. سەرباری ئەوەش قورئانی پیرۆز پرسیارکردن دەکات بە دوو بەشەوە، بەشێکیان پەسەند و ئەوەی تریشیان ناپەسەند. دەتوانین ئەم ئاەتە وەک نمونە بۆ پرسیاری پەسەند و دروست بهێنینەوە. يسألونك ماذا ينفقون. هاوڵان پرسیاری ئەوەت لێ دەکەن کە چی ببەخشن. ئەم ئاەتەش نمونەی پرسیاری لۆمەکراوە. ويسألونك عن الروح. حقیقەتی ڕۆحت لێ دەپرسن. پرسین یان نەپرسین، سوالکردن یان سوال نەکردن، هەر یەک لەم حاڵەتانە بە گوێرەی پێوەرێک کە دەری دەخات ئایا پاڵیان داوەتەوە بە پێویستیەکەوە یان نا، لە ئاتاجیەکەوە سەرچاوەیان گرتووە یان نا، لە نێو ئەفعالی مکەلفیندا لە سەرو ئەو هێڵەوە یان لە ژێرەوە جێی خۆیان دەکەنەوە و دەردەکەوێت کە ئایا واجبن یان حرام، مباحن یا مەکروه. بۆیە بڕوامان وایە کە ڕاوەکردن و لێکدانەوەی هاوبەشی ئەو دوو بابەتە کە وەک دوو مەسەلەی جیاواز دێنە بەرچاو لە دەوری ئەو ڕووگە یەکخەرەی کە ئاماژەمان پێدا هۆکارێک بێت بۆ نزیک بوونەوەی زیاترمان لە مەبەستی فەرموودەکە.
بە فیرۆدانی سەروەت و سامان. دەتوانین ئێضاعەتە المالی بەوە پێناسە بکەین کە بریتیە لە بەهەدەردان و پەرش و بڵاوکردنەوەی سەروەت و سامان بەم لاو ئەولادا بەبێ ڕەچاوکردنی هیچ جۆرە سوودێکی مادی یان معنەوی، دنیایی یان ئاخیرەتی، کە ئەمەش بۆ خۆی دەردێکی کۆمەڵایەتیە. بەڵێ، بە فیرۆدانی سەروەت و سامان لە شتانێکدا کە هیچ کەلک و بایەخێکیان نییە، هەرچەندە لە سەرەتا داوا دەربکەوێت کە زیانێکە و بە تەنها لە خاوەنەکەی دەکەوێت، بەڵام لەو ڕووەوە کە ئەو کەسە لە دووتوێی سەروەت و سامانەکەیدا سەروەت و سامانی نەتەوەیشی بە هەدەرداوە، ئەوە ئەو هەڵە خەرجیەی کە زیانێکی هەندەچی و تاکە کەسی بوو دەبێت بە ڕووداوێک کە پەیوەندی بە هەموو گەلەوە هەبێت و زیان بە تەواوی کۆمەلگا بگەێنێت. لەگەڵ کۆتایی هێنان بەم بڕگەیەدا کە دەستپێوەگرتن و دروست خەرجی کردبووە تەوەری باسەکە و لە ڕۆژگاری ئەمڕۆماندا دارایی گرنگێکی زۆرە و واش دیارەکە لە داهاتوودا گرنگی و بایەخی زیاتر بەدەستێنێت، دەمانەوێت جارێکی تر ئەو قۆڵی و فراوانی و هەمەڕەنجێتان بخەینەوە پێشچاو کە ئەو سوڵتانی گوفتارە لە ڕێی هەڵبژارنی ئەو وشانەی بەکاریان دەهێنێت و ئەو جێیانش کە ئەو وشانەیان تیادا دادەنێت بەخشیونی بەوتەکانی. إحسان. الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. إحسان ئەوەیە بە شێوەیەک خوا بپەرستیت هەروەک ئەوەی بیبینیت، خۆ ئەگەر تۆش ئەو نەبینی ئەو تۆ دەبینێ. ئاەتەبوونی ئیمان لەگەڵ ئیسلام و بە ئیسلامەوە ژیان لە جەمسەری ئەحسان دروشمی ئیماندارە کامڵەکانە. گەیشتنی ئیماندار لە ناو ئیسلام و ئیمانەوە بە مەودایەک لەسەر و ئیمان و ئیسلامەوە، اینجا بەجێهێنانی هەرچیە کە ئەم کۆتا خاڵە داخوازیەتی ئەمیش بۆ خۆی ئیحسانێکە. وەڵامی پەروەردیگاریش بەرامبەر بەم ڕووتێکردنە دڵسۆزانەیە کە شایانیش کۆمەندی و مەزنی ذاتی خۆیەتی بە گوێرەی دەستوری چاکە چاکە بەرهەم دەهێنێت ئیحسانێکی ترە. ئیحسانێک لە جۆری خەڵاتە سەر سۆرهێنەرەکان، شتانێک نەچاو دیویەتی، نەگوێ بیستویەتی، نە بە دڵی هیچ مرۆڤێکیشدا هاتووە مەگەر هل جزاء الإحسان إلا الإحسان. ئیحسانی بەندە هەر هێندەی قوڵاییەکەیەتی، واتە لە شێوەی ئیخلاس و ئەدەب و ڕێز و ترسدا خۆی دەنوێنێت. ئەوەی خوای گەورەش جەل لە جەلال و بە گوێرەی مەزنی و مولکەکەیەتی، واتە بە 1001 واریداتەوە دڵی بەندەکەی بە ئیمان دەڕازێنێتەوە و بە ئیلهام دەیهێنێتە جۆش و پەردەی سەرچاوی لا دەبات و حەقیقەتی شتانی پیشان دەدات و دەمی لەوەی پەیوەندی پێوەنیە دەپارێزێت و زمانی بە حیکمت دەخاتە گۆ و هەستەکانی بێدار دەکاتەوە و بە هەڵاتگەکانی تەجەلیدا دەیگەڕێنێت. جا هەر ئەوەندەی ئیماندار گەیشتە ئەو خاڵەی کە تیایدا پەردەی سەر ڕوخساری بوون کەمێک لا دەدرێت، ئیدی وەک ئەوە وایە کە بەبێ چەند و چوون ئەو زاتە ببینیت، بەڵام لەبەر ئەوەی ئەو زاتە عەزە وەجەلە خاوەنی حەقیقەتی لا تدركه الأبصار، بینین و بیناییەکان ناتوانن دەرچی بکەنە، ئەوە بەندە بەو یەقینەوە کە ئەو زاتە ئاگای لێیەتی و دەیبینێ، هەروەها لە تاو چێژی بینینی و سام و هەیبەتی بینرانی لەلایەن ئەوەوە لە هۆش خۆی دەچێت، تا ئەوەی لە سای ڕنگداربوونی بەخواپەرستی و ئیخلاس و خشوع و خۆتوعدا هەر لە دووتوێی دیتنی ناتەواوی ئەم دنیایەدا چێژی دیتنی تەواوی ئەو دنیا وەردەگرێت و بە وێنەی بەڕۆژوبوونی ڕۆژوەوانێک کە چۆن بە درێژایی ڕۆژەکەی چێژی ساتەکانی بەربانگ لە ڕۆحیدا هەست پێ دەکات، ئەمی شەروە لەو چەند ڕۆژەی سەومی ویساڵی دنیادا چێژە قاتقات بووەکانی عاشیرەکانی وەستی دۆست هەست پێ دەکات و لە نێوەندی یەک ژیاندا بە یەک جار تامی هەزاران ژیان دەکات. بەڵێ ئەوەندەی کە بەندە حەز دەکات ئەو سوڵتانی ئەزەل و ئەبەدە ببینێ و لە ئاسمانی چێژی دیتنیدا شاباڵ بگرێ، ئەوەندەش چێژ لە بینراوی و چاودێریکراوی وەردەگرێ، چونکە دڵنیایە لەوەی کە لەو خزمەتانەیدا کە لە پێناو گەورەکەیدا ئەنجامی دەدات لەلایەن گەورەکەیەوە دەبیندێ و چاودێری دەکرێت. لە سایەی ئەم چێژەشدا تەنانەت بچووکترینی ئەو کردەوانەشی کە لەم پێناوادا دەیکات ڕەنجی نەشوەیەکی قوڵ و بێپایانی پەرستش دەگرێت. ئەمەش دەلاقەیەکی بچووک بەڕووی گفتاری پێغەمبەردا و سێ چوار وشەی مبارەکی لەعل و گەوهەر ئاسای ئەو مسلمانی گفتارە و ئەو ناوەڕۆکە بەرینەی کە لە چەندین بەرگدا جێی نابێتەوە. جائیتر ئەمە دڵۆپێک لە دەریا و گەردیلەیەک لە خۆر و چەند ورشەیەک لەو جیهانانەی ئەستێرەکان دەینەخشێنن. پێم وایە لێکدانەوە و هەڵوەستەکردن لەسەر ئەو گفتارە نوربەخشانەی کە ئاوێتەی درەوشانەوەی حەقیقەتی ئەحمەدین و
بوونە ئاوێنەی نیشاندەری باڵای بەها و بەژنی ناوازی ئەو فەرمایشتانە کاری ئەو نەزانانە نەبێ کە سەریان لە گفتار دەرناچێ. لە سەرەتا و کۆتاییشدا پشت بەخوای گەورە دەبەستین و لی دەپاڕینەوە کە لەم پڕچێشیەمان خۆش بێت. ئەوە بوو لە سەرەتادا عەرزم کردن کە ڕاوەکردن و لێکدانەوەی فەرموودە پڕشنگدارەکانی ئەو سەروەرە صلی الله علیه وسلم بە تەواوی ڕەهەند و لایەنەکانیەوە کارێکە لە سەر و زەوتوانای ئێمەوەیە. هەروەها چاوەڕوانی خۆشمان بۆ دەرکەوتنی مەردانی ئەم مەیدانە دەربڕی. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەگەر دیسانەوە پڕچێشیەکمان کردبێ و هەوڵماندا بێ کە چەندایانێکی چەند فەرمودەیەکشی بکەینەوە، ئەوە ئەو لایەنانەی کە ذاتی لێکدانەوەیمان کردووە تەنها چەند وتەیەکی نورانی بوون لە دنیای بەرینی ئەو فەرمودەیە، ئەویش تەنها لەو ڕۆوە کە پەیوەندیان بە قوڵی ناوەڕۆک و پتەوی پەیڤ و هێزی دەربڕینەوە هەبووە. هەموو ئەمانەش بە زمانی عەوام. جا بۆیە ئومێد دەکەم کە خوای باڵا دەست لێمان خۆش بێت و شارەزایانیش بە چاوی لێبوردنەوە بۆ کەم و کورتیەکان بڕوانن. نوری نەمر